کتێبخانەی شنەوای دەنگی ڕایەڵێک بۆ گەیاندنی ڕۆشنایی بە هەمووان. ناوی کتێب بەفری کلیمانجارۆ، بابەت ڕۆمان، نووسینی ئەرنست هەمانگوای، وەرگێڕانی حەسەن جاف، چاپی یەکەم ساڵی 2008، چاپخانەی خانی دوهۆک. ئامادەکردنی ئاواتکوێستانی، خوێندنەوەی پەرستۆ، کاری دەنگ و مۆنتاژ، ئاواتکوێستانی ئەنوەر ئەحمەد. ژمارەی تەلەفۆن 328 71 97. بەرواری تۆمارکردن 16/6/2012، ڕۆژی سێشەممە. بەشی یەکەم لە ڕۆمانی بەفری کلیمانجارۆ. کلیمانجارۆ شاخێکە بەرزاییەکەی دەگاتە 9700 دەپێ و بە بەفردا پۆشراوە و دەڵێن بەرزترین چای ئەفریقیایە. بە لووتکەی ڕۆژاوایەکەی دەگوترێ مازی نگاجینگی واتە ماڵی خوا. نزیک ئەم لووتکەی ڕۆژ ئاواوە هەیکەلێکی و شکاڵاتی و پڵنجێک هەیە بەفردای پۆشیوە. کەس تا ئێستا ئەوەی بۆ ڕوون نەکردوینەتەوە کە ئەم پڵنگە چی دەویست و لایە و لووتکە بڵندە بە دوای چیدا دەگەڕا. ئەوەی بەلام هوسێرە ئەوەی کە هیچ ئازارێکی نییە. ئەمەی گوت و دوایش لەسەری ڕۆشت. ئەمەش وە لە مرۆڤ دەکات هەز بە دەستپێکردنی بکات. بەڕاستە گومانی تیانە، بەڵام زۆر بەداخەوەم بۆ ئەم بۆنی کە بێگومان تۆش بێزار دەکا. ئەوە مەڵێ تکایە، ئەوە مەڵێ. گوتی تەماشایان بکە، خۆزگە دەمزانی چییە، وا بۆم جۆرە کێشیان دەکات، چاوە یاخود بۆن. ئەو قەرەوێڵە سەفەریەی کابرا لەسەری ڕاکشا بوو لە ژێردارمی مۆزایەکی فرەسێبەردا دانرابوو کە لە سێبەرەکەوە سەرنجی دەشتەکەی دەدا. ئەوەندە گەرم بوو چاوڕەشکە و پێشکەی تێدا دەکرد. لەوێوە سێ باڵندەی گەورەی بینی بیابڕوانە هەڵنیشت بوون. لە کاتێکدا دەرزەنێکی دیکەیان بە ئاسمانەوە دەفرن و سێبەرێکی سوگڕەویان دروست دەکرد. گوتی لەو ساوەی لۆریەکە لێرەدا پەکی کەوت، ئەوانیش لێرە. ئەمە یەکەم ڕۆژە ببینم هەندێکیان بنیشنەوە. لە سەرەتادا زۆر بەوردی دیقەتی جۆری فرینەکانم دەدا بە هیوای ئەوەی ڕۆژێ لە ڕۆژان کە چیرۆکێکم نووسی سوودی لێ ببینم، بەڵام ئێستا پێکەنینم بەوە دێت. گوتی تکایە بەسێی تر. گوتی هەر قسە دەکەم و هیچیکە کە قسە دەکەم کۆستەکە سوکتر دەبێت، بەڵام حەزیش ناکەم تۆ زبیر بکەم. گوتی چاک دەزانی من بەوە دڵگیر نابم، بێدەسەڵاتیەکەم زۆر تووڕەم دەکات. وا تێدەکەم ئێمە دەتوانین بە پێی توانە ئەم بەڵایە ئاسانتر بکەین تا فڕۆکەکە دێت یان ڕەنگە نەشێت. تکات لێ دەکەم، پێم بڵێ چیم بۆ دەکرێ، هەر دەبێت شتێک هەبێ من بتوانم بیکەم. گوتی دەتوانین قاچم ببڕێتەوە، لەوانەوە کۆتایی پێبێنێ هەرچەندە بڕواژ ناکەمەوە بێ. دەتوانی فیشەکێکم پێوە بنێت لە نیشان پێکانە دەستت زۆر ڕاستە، بۆ خۆم فێری تەقەم کردی وانە؟ تکات لێ دەکەم، وەز لەم قسانە بێنە. ناتەوێت شتێکت بۆ بخوێنمەوە؟ چی دەخوێنیتەوە؟ هەرچێک لە جاندای کتێبەکەدا مابێت و هێشتا نەمان خوێندبێتەوە. گوتی ناتوانم گوێ لە خوێندنەوە بگرم، قسەکردنم لە هەموو شتێک لە ئاسانترە. ئەم شەڕەشمان کاتەکە باشتر بەسەر دەبا. من شەڕ ناکەم، بە درێژایی تەمەنم حەزم لە ناخۆشی نەکردووە. بالای مرۆوە هەرچەندە تووڕەش بین و پەستی دامانگرێ وازە لە شەڕ بێنین، بەڵکوی مرۆ لۆریەکی دیکەمان بۆ بنێرن، بەڵکو فڕۆکەکە بێت. پیاوەکە گوتی من نامەوێت بجوڵێم، تازە بزوتنەوە هیچ کەڵکێکی نییە مەگەر هەر شتەکان لای تۆ ئاسانتر بکات. ئەمە ترسنۆکیە. تۆ بۆ ناهێڵی پیا و باو پەڕی هێمنیەوە بمرێ، بێوەی ناشرینترین ناوی لێ بنێت. چ سوودێک لەسەر زەنشتکردنم دەبینی؟ تۆ نامرێت، نەفام مەبە، من وایستە گیان دەدەم لەو زۆڵانش بپرسە. چای بڕێ و شوێنەی باڵندە گەورە چەپەڵەکان هەڵنیشت بوون و سەریان لە پەڕەکانیاندا نوقم کردبوو. باڵندەی چوارەم لە زەویەکەوە نزیک بووەوە بە نەرمەخەر بەرەولەی هاوڕێکانی ڕۆیشت. بە دەوری سەربازگەکەدا بێەوەی ئێمە بیان بینین دەسوڕێنەوە. مرۆڤ ئەگەر خۆی نەدا بەدەستەوە نامرێ. ئەمەد لەکوێدا خوێندووەتەوە؟ بەڕاستی ئافرەتێکی شێتی نەفرەت لێکراوی. دەتوانی بر لە کەسێکی دی بکەیتەوە؟ پیاوەکە گوتی ئۆ خوایە، ئۆ خوایە، هەر ئەوە پیشەم نەبووە. ئیتر ڕاکشەوە ماوەیەک بێدەنگ بوو. چاوی بڕێت تیشکی گەرماکی سەر دەشتەکە و تەماشای لێوارە کۆمەڵە ڕووەکە درکاویەکانی کرد. چەند ئاسکێک بەسەر دەشتە بۆرەکەوە بچووک و سپی داهاتنە پێشچاو. لە پشتەوانی شەو تۆزێ دوورتر کۆمەڵە کەرەکێوی لە ناو سەوزایی کۆمەڵە ڕووەکە درکاویەکەدا سپیان دەکردەوە. ئەوە وەک سەربازگەیەک کە لەژێر سێبەری چەنددارێکی گەورە و لە لاپاڵبانێکدا دروست کرابێوا بوو. ئەم لەو ئەولەی ئاوی سازگار پێدا دەڕۆشن و بە تەنیشتیشەوە گۆمێکی نیمچەوشک هەبوو کە بەیانیان قەتەی لێوە هەڵدەفڕێ. ژنەکە لێی پرسی حەزناکی شتێکت بۆ بخوێنمەوە؟ بە تەنیش قەرەوێڵە سەفەریەکەوە و لەسەر کورسێکی لە گوش دروستکراو دانیشت بوو. دوا بە دوای پرسیارەکە گوتی ئەوە شنە باش هەڵی کرد. ناسوپاس، بشک و لۆریەکەش بێت، یەک تۆزقاڵ گوێ بە لۆریەکە نادەم، بەڵام من گوێی دەدەمێ. تۆ گوێ بە زۆر شت دەدەیت کە بەلای منەوە مەبەست نین، ئەوەندە زۆرنین. دەڵی چی؟ تۆزێ نەخۆینەوە؟ بۆ تۆ خراپە. لە کتێبی بلاکدا گوتراوە دەبێت لە هەموو جۆرە بادەیەک دوور بکەویتەوە، دەبێت نەخۆیتەوە. مۆلۆ بەڵێ بوانە، تۆزێ ویسکی و سۆدەم بۆ بێنە. بەڵێ بوانە. ئافرەتەکە گوتی
باشتر وایە نەخۆیتەوە کاتێک کە باسی خۆ بەدەستەوەدان دەکەم مەبەستم ئەمەیە کتێبەکە دەڵێ زیانت پێدەگەێنێ منیش دەزانم خراپە بۆت گوتی نە چست و چالاکم دەکات بیری کردەوە کەواتە هەموو شتێک کۆتایی هات لەم ڕۆژە بەدواوە چیتر هەلێکی بۆ ناڕخسێ تەواوی بکات کەواتە بەم جۆرە کۆتایی هات بەدەمەقاڵێ بیری کردەوە کەواتە هەموو شتێک کۆتایی هات لەم ڕۆژە بەدواوە چیتر هەلێکی بۆ ناڕخسێ تەواوی بکات کەواتە بەم جۆرە کۆتایی هات بەدەمەقاڵێ لەسەر پەرداخی شەراب لەو ڕۆژەوەی قاچی ڕاستی تووشی گەنگەرینیا بووە هیچ ئازارێکی کەوتووی نەچێشتووە بەنەمانی ئازارەکە ترسەکە شێڕەویەوە تەنها شتێ ئێستا هەستی پێ بکات تووڕێی و شەکەتیەکی زۆرە ئەوژ ئەنجامی برکردنەوەیەتی لە نزیکبوونەوەی کۆتایی ژیانی هەرچەندە زۆر کەمیش گوێی دەدایە ئەوەی بەرەو ڕووی هەنگاو دەنێ ساڵ لە دوای ساڵ ئەوەندەی بیری لێکردەوە تا زیانی گەیاندێ بەڵام ئێستا هیچ جۆرە مەترسیەک دروست ناکات ماندوێتیە بێئەندازەکە تا ڕادەی سەرسوورمان هێوری کردووەتەوە لە ئێمڕۆ بەدواوە ناتوانێ ئەو شتانە بنووسێ کە دای نابوون بۆ ڕۆژەی بەدڵی خۆی بیان نووسێ بەهەرحاڵ ناچاریش نابێ هەست بە شکستی و دەستکورتی بکات کاوڵی نووسین دەدات لەوانەشە تا هەتایان نەتوانێ بینووسێ هەر لەبەر ئەم هۆیش بوو کە هەڵت گرتن و سوود لێوەرگرتنەکەت بۆ ماوەیەکی دیکە دواخست باشە لەمە دوا ناتوانێ بڕیاریەوە بدات ئافرەتەکە پەرداخەکەی بەدەستەوە بوو لێوی خۆی دەکرۆشت و چاوی تێبڕی بوو گوتی بریانە هاتی نایەرە لەوانە بوو لە پاریس تووشی شتێکی وەها ببی هەمیشە دەتکوت پاریست خۆش دەوێ دەمانتوانی لە پاریسدا بمێنینەوە یان بچین بۆ جێگەیەکی دیکە ئەگەر حەزیشت لە ڕاو بکردایە دەچوین بۆ هەنگاریە ڕاویشمان دەکرد و ڕاشمان دەبوار گوتی سامانە چەپەڵەکەت ئەوەی پێکردین ئەفرەتەکە گوتی ئەمە زوڵمە چەندە و سامانە مڵکی من بوو ئەوەندەش من مڵکی تۆ بووم هەموو شتێکم بەجێ هێشت بۆ هەرکوێیەک بچوویتە دوات دەکەوتم هەرچێکت بیستایە دەم کرد بەڵام خۆزگە نەهاتینایە بۆ ئێرە تۆ گوتت ئەم وڵاتت خۆشەوێ کە تۆ باش بوویت خۆشم دەویستی بەڵام ئێستا ڕقم لێتی من تێناگەم قاتت بۆ تووشیان بەڵایە بوو چ گوناهێکمان کردبوو تامەمان بێتەڕێ وای بۆ دەچم لەبەرەوە بێکە یەکەم جار خوراندم لە بیرم چوو یۆدی لێ بدەم دوای ئەوە هەرگوێشم نەدایە چونکە برین پیس نییە و زوو چاک دەبێتەوە بەڵام کە بەم جۆرە لێ پیس کردم هەر بیرم بۆ دەچێ هیچ تێکەڵکردنی ئەو ئۆکسیجینە بێ کە دوای تەواوبوونی مەعقەمەکان بەکارم دەهێنا ئیتر دەزوو لە خوێنی نەوردەکان لە کارکەوتن و گەنگەری نادەستی پێکرد دوای تەواوکردنی قسەکانی تەماشایەکی کرد و ئەو جاگوتی چیتر ئافرەتەکە گوتی مەبەستمەمە بوو ئەگەر میکانیەکی شارەزامان لە باتی و سیاقە کۆکۆیە گەلحۆیە بەکرێ بگرتایە ڕادێ ڕۆنەکەی ڕێک دەخست و گێڕەکە پەکی نەدەکەوت مەبەستمەمە نییە ئەگەر خێزانەکەت و گشت کەسانی ئۆڵد و سیۆری و ساراتوگا و پاڵمبی و چەند نەفرەت لێکراوکانت بەجێ نەهێشتایە بۆی من بەکرێ بگری بەڵام من تۆم خۆش بیست ئەمە زوڵمە من ئێستاش خۆشم دەبێت و هەمیشە خۆشم ویستویت ئەی تۆ منت خۆش ناوێ پیاوەکە گوتی نە بڕوا ناکەم قەت ڕۆژێ لە ڕۆژان تۆم خۆش نەویستووە هەریوە چی دەڵێیت شێت بوویت نەخێر من ئەقلم کووە تا لە دەستی بدەم گوتی گیانەکەم مەخۆرەوە مەیخۆرەوە دەبێت بە هەموو توانایەکمانەوە هەوڵ بدەین پێیگوت تۆ ئەو هەوڵە بدە من ماندووم ئێستا وێزگەی شەمەندەفەرکەی گاراکاتشی دێتەوە یاد کە بەتەنیش جانتاکەی وەستا بوو ڕووناکی گڵۆپەکانی شەمەندەفەری سمبلۆنی ڕۆژهەڵات پەردەی شەوە زەنگی دادەدڕی ئەویش دوای کشانەوەی هێزە شەڕکەرەکان تەراقیەی بەجێ دەهێشت ئەوە یەکێک بوو لەو شتانەی دەینابوو لە دوا ڕۆژدا بینووسێ وەک ڕووداوەکەی سەر لە بەیانیشی کاتی ناخواردن هەڵی گرتبوو کە لە پەنجەرەکە و تەماشای کرد بە فرچیەکانی بۆلگاریایاندا پۆشیوە و گوێی لێبوو سکرتێرەکەی نانسن لە پیرەمێردەکەی پرسی بڵێ ئەوە بەفر بێ پیرۆژ سەرنجێکی چاکانیدا و گوتی نە بەفر نییە هێشتا زۆری ماوە بۆ بەفربارین سکرتێرەکە ژاوڕی لە کچەکانی دیکەدای و گوتی دیتان بەفر نییە ئەوانیش بەیەک دەنگوتیان ئێمە بە هەڵەدا چوبینەوە بەفر نییە بەڵامەوە بەفرێکی تەواو بوو ئەوەش هەر بەفر بوو کە بە درێژایی هەفتەی جەژنی زاین ئوسبوع المیلادی ئەو ساڵە لە گوێریتالدا باری ئەو ساڵەی لە ماڵی دارفرۆشێکدا بوونە میوان و کوانوویەکی ڕجوارگۆشەی گەورەی لە گلێنەی چینی دروستکرا و نیوە ژوورەکەی داگیر کردبوو ئەو ژوورەی تیایدا لەسەر دۆشێکی لە گەڵایزان دروستکرا و خەوتن ئەو ڕۆژە سەربازە ڕاکردوەکە گەشت ناوێ ئەوەندە بەسەر بەفرەکەدا ڕای کردبوو هەردوو قاچی خوێنیان لێ دەستکا و گوتی پۆلیس بەدواوەیەتی ئەوانیش گۆرەوەیەکی خوڕیاندایە و پۆلیسەکانیان بە قسە خافڵاند تا شوێن پێکەی سڕدرایەوە لە شڕونیزیشدا ڕۆژی جەژنی زاین ئەوەندە بەفری باری بوو کە لە مەیخانەکە و تەماشای خەڵکی دەکرد چاوتی ئازار دەدا خەڵکەکە دوای نوێژ لە کنیسا دەگەڕانەوە ماڵەوە بەو ڕێگەیدا سەر دەکەوتن کە بە درێژایی ڕووبارەکە و ناوەڕاستی چیە لاپاڵێژ و پڕ لە داروسنۆبارەکاندا دەکشا و ئارەبانە تایە بچووکەکان کوتابیانەوە و تەختیان کردبوو میزیش زەردی کردبوو هەر یەکێکیش لەوان خلیسکێنەرێکی قورسی هەڵگرتبوو بەسەر چیاسە هۆڵینەکەدا کە دەیڕوانیە مادلینەر هاوس بەرەو خوار ببوونەوە بەفرەکە وەک چینە شەکرێکی وردی سەر هەڵوا ورد و تەنک بوو ئەوەت هاتەوە یاد چۆن کە بە لێژاییەکەدا داهاتیتە خوارەوە پاڵی پێوە دەنایت و گوڕی دەدایتێ
وەک باڵ بگریتەوە وابوویت بەفرەکە هەفتەیەکی تەواو لە مەیخانی مادلینار هاوس ڕێنەدان و لەوێ حەبس بوون. لەو کاتێوان لە ناوچەڕە دووکەڵ و لەبەر ڕۆژنایی چراکەدا یاری کاغەزیان دەکرد، زریانێکی تونند هەڵی کرد، هەتا هەرلاند بیدۆڕانایە یاریەکە گەورەتر دەبوو تا لە دواییدا هەرچی هەبوو دۆڕاندی پارەی قوتابخانەی خلیسکاندن و گشت قازانجی ئەو وەرزەی و لە دواییشدا سەرمایەکەشی باش سەرنجی دەدایە بە خۆی لوتە درێژەکەی و کاغەزی یاریەکەی کۆکردەوە و بەڵاوی دەکردەوە بی ئەوەی ببینرێ. قومارەکە بەردەوام بوو، بەفر نەباریە بەفر دای کرد هەر یاری دەکرا. بیری لە گشت ئەو ساتانەی ژیانی دەکردەوە کە لەسەر مێزە سەوزەکە بەسەری برد، بەڵام ڕۆژە لە ڕۆژان دێڕێکی لەو شتانە نەنووسی، تەنانەت دەربارەی ڕۆژەکەی جەژنی زایانیش هیچی نەنووسی. ئەو ڕۆژە خۆرەتاوە ساردەی چیاکان لەو دەشتا کە جۆنسن بەسەر یافر و سەنگەرەکانی دوژمنی بڕی و شەمەندەفەری ئەفسەرە نەمساویەکانی بۆمباران کرد. بە جوانی دیار بوون ئەفسەرەکان بە ئیجازە لە بەری جەنگ دەگەڕانەوە کە پرت و بڵاو بوونەوە و هەریەکە بەلایەکدا ڕێیان کرد، بە 6 تیر و ڕەشاشتیان بەربوو. لە دواییدا باسی کرد چۆن جۆنس گەڕایەوە ئەو هۆڵەی خۆی و ئەفسەرەکانی هاوڕێی نانیان تێدا دەخوارد و ئەم چیرۆکەی بۆ گەڕانەوە و چۆنیش هەمویان کوشومات بێدەنگ بوون. تایەکێکیان لە پاشاندا گوتی ئەی کە پیا و کوژێکی چەپەڵی دای قەحبەیە. ئەو نەمساویانەی و ڕۆژە کوشتیانن هەرەوانە بوون کە دوایی لەگەڵیاندا بەفرە خلسکانەی دەکرد. نە ئەوان نەبوون، هانس کە بە درێژایی ئەو ساڵە لەگەڵیا بەفرە خلیسکانەیان دەکرد لە سەگڤانەکانی قەیسەر بوو کە بەیەکی شەوە چوونە ڕاوی کەروێشکە کێوی لە دۆڵە بچووکەکەی سەرودار تاشخانەکەەوە. باسی و شەڕیان کرد کە بۆ گرتنی باسوپێ و هێرش بنە سەر بێرتیکا و ئاسالۆن و گێڕایان، بەڵام نەشی توانی ڕۆژێ لە ڕۆژان وشێک دەربارەی هەموو ئەمانە بنووسێ، تەنانەت دێڕێکیش دەربارەی مۆنت کۆرنۆ یان سید کۆم ئەرسەی دووشی نەنووسی. چەندی زستانی لە فۆرالبرگ ئارلیبرگ بەردەسەر چوار بوو. دوای ئەوەی کابرای خاوەن ڕێوی بیرکەوتەوە کە بە پێی دەچون بۆ بلودونس بۆ دیاریکردن چاویان پێیکەوت دەیویست ڕەویەکە بفرۆشێ. تامە خۆشەکە عراقی قەراسیاشی بیرکەوتەوە کە لە تامی ناوکە گێلاسی دەکرد و ڕاکردنەکەیان و بەفریش برد بەسەریانە دەباری و گۆرانی های هوسیت ڕۆلیان دەگوت کاتێکە لە دوالێژیەوە بەرەو خوار بوونەوە و بە هێڵێکی ڕاست چاڵاییە سەختەکەیان بڕی تا لە دواییدا بەسێ دەورە لە بەخچەکە تێبپەڕین و لەوێشەوە بەرەو خەندەقەکە و بۆ ڕێگەکەی شار کە دەکەوتە پشت ئوتێلە بچووکەکەەوە. دوای بیری کەوتەوە چۆن هەموو شتانی بەسرابوون و هەڵی گرتبووندانا و پەشەقی هەردوو قفلەکەی هەڵتەکان و بە دیوارە دارینەکەی ئوتێلە بچکۆلەکەدا هەڵی پەسار. تیشکی و بەیانێش لە پەنجەرەکە و خۆی دەکرد بە ژوورە و خەڵکەکەشی سەرگەرمی بۆنی عارەقە تازەکە و گەرمی چڕە دووکەڵەکە بوون و ئەو کردبۆنیان دەژاند. لافرەتەکەی برسی کە لەو ساتەدا لەسەر کورسێکی لە گۆشت دروستکرا و لە ئەفریقیا بەرانبەری دانیشت بوو. لە پاریز لەکوێ بووین؟ لە کریۆن. خۆت دەزانی لە کریۆن خۆت دەزانی؟ بۆچی خۆم دەزانم؟ چونکە تاقە شوێنێک بۆ ڕاهات بووین هەمیشە تیا بژین. نە هەمیشە نا. لەوێ و لە بافیۆنی هێنری چوارەم لە سان جەرمان خۆت گوتت ئەو شوێنت زۆر خۆش دەوێ. هاری گوتی خۆشم دەوێ، خۆشەویستی زەبڵخانەیە و منیش ئەو کەڵە شێرم کە بەسەریەوە دەقوڵقێنێ. بە پێویستی دەزانی ئەگەر ناچاری ماڵ ئاوایی کردن بێت هەموو شتێ دوای خۆت ورد و خاش بکەیت. مەبەستمەوەیە بە پێویستی دەزانی هەموو شتە لەگەڵ خۆتدا ببیت، دەبێ ماین و ژنەکەت لە ناو بەریت و زین و قەلغانەکەت بسووتێنی. بەڵە سامانە نەفرەت لێکراوەکەت قەلغانم بوو. وا مەڵێ قەیناکە واز لەمە دێنم چونکە نامەوێ هەستت بریندار بکەم، بەڵام تۆزێت تیا دواکەوتی. کەواتە باشە بەردەوام دەبم چونکە مای خۆشی وشت لێ بیرچوونەوەمە تاقە شتێکە بەڕاستی حەزم دەکرد لەگەڵسدا بیکەم لە ئێستا بەدواوە بۆم ناکرێ. نە ڕاز ناکەی، حەزت دەکرد زۆر شت بکەیت. هەموو شتانی تۆ ویستت بیکەی من کردم. ئۆ تکایە تۆ مەسیح ئەگەر ئەوەندە بە خۆتە هەڵدەیت و لە خۆت بایی بیت. تەماشای کرد و دیتی وا دەگری گوتی گوێ بگرە، تۆ وا دەزانی من حەزم بەم کارە دەکەم، خۆشم نازانم بۆ واکەم. وەک ئەوە وایە مرۆڤ هەوڵ بدات یەکێ بکوژێ تا ژیانی خۆی بپارێزێ. وای بۆ دەچم کە دەستمان بە قسە کرد حاڵم زۆر باش بوو. مەبەستم تووڕەکردن نەبوو، ئەوە تاوە گەلحۆیەک باوپەڕی درندەیی و ڕەفتارت لەگەڵدا دەکەم. گیانە گوێ مەدەرە قسەکانم، من خۆشم دەوێ، خۆشم دەوێ. خۆشەویستیەکی ڕاستەقینە بۆ خۆشت دەزانی کە من تۆم خۆش دەوێ. هیچ ئافرەتێکی دیکەم وەک تۆ خۆش نەویستووە. دووبارە خۆی تووشی و درۆیە کردەوە کەەوە خۆراکی ڕۆژانەی لەگەڵ یا ڕاهاتە بوو. قسەکانت چەند خۆش و دڵگیرن. گوتی هەی سۆزانی، سۆزانیەکی دەوڵەمەندەکە ئەمە شعرە، دەروونم پڕ لە شعرە، پڕە لە شعر و بۆگەنی، لە شعری بۆگەن. دەبی بڕەوە هاری ئەو ببوویتەوە بە شەیتان. پیاوەکە گوتی حەزناکەم هیچ شتێ دوای خۆم بەجێ بهێڵم. وا دنیا تاریک داهات و ئەویش خەوی لێکەوتە بوو، هەتا خۆی کرد بە پشت شاخەکەدا و ئاوا بوو. سێبەرێکی کەمیش دەشتێکی داپۆشی بوو. گیانەوەرە بچووکەکانی بینی هەندێک لە لای سەربازگەکەەوە لە کۆمەڵە ڕووەکە دڕکاویەکان دوورکەوت بوونەوە و سەرە بچکۆلەکانیان نەوی کردبوو، کەلکیان دەجوڵایەوە و خەریکی لەوەڕ بوون. باڵندەکان چیتر لەسەر ڕووی زەوی چاوەڕوانیان نەدەکرد. هەموو هەڵنیشت بوون و خۆیان بەسەر دارێکدادا بوو. ژمارەشیان زۆر بوو. منداڵە خزمەتکارەکەشی بەدەنیش قەرەوێڵەکەەوە دانیشت بوو. منداڵەکە گوتی میم ساحیب چوو بۆ ڕاو،
ئایا بوانە هیچی دەبێ؟ هیچم ناوێ. ڕۆیشتووە گیانەوەری لە ناوبەرێ. دەیزانیم زۆر حەز بە تەماشاکردنی نەشیر دەکا، بۆیە لەو بەشە بچکۆلانەی دەشتێکی بەرچاوی دوورکەوتەوە. بەخۆی گوت هەمیشە دووربینە، لە هەر شتێکدا زانی بێتی یا خوێند بێتیەوە یان ڕۆژە لە ڕۆژان بیست بێتی، هیچ گوناحی ئەویشی تێدا نییە کە ئەم بەرەو کۆتایی و نەمان دەچێت. چۆن ئافرەت دەتوانێت لەوە بگات کە تۆ قسەکانت بۆ هیچ مەبەستێ ناکەیت، هەر ئەوەندەیە کردوتە بە عادەت و بۆەوەی دڵنەوایی خۆت بکەیت. ئەوەتی قسەکانی ڕاستی دڵسۆزیان تێدا نەماوە، درۆکانی لای ژنان پەسەند و قوبوڵ دەکرێت، کەچی جاران هەرچەند ڕاستیشی بکردایە لیان قوبوڵ نەدەکرد. ئەمەشی لەبەرەوە نەبوو کە حەزی لە درۆ دەکرد، بەڵکو لەبەرەوە بوو کە ڕاستی لە نانەما بوو. جاران ژیانێکی هەبوو بەڵام ئەوەندەی نەبرتێری لێ خوارد، دوا بەدوای ئەوە ژیانێکی نوێ و لەگەڵ کەسانی دی و سامانێکی زۆر و هەندێک شوێنی تازەدا دەستی پێکردەوە. بیرکردنەوەکانت ڕاگرت، ئەوانەش هەموو جوان بوون چونکە قەڵغانێکی فراوانتر دەبوو، دڵتی دەپاراست و ڕاستیەکەی تێدا دەپاراست. ئەو ژیانە نەیتوانی تێکت بشکێنێ، وەکە گەلێک کەسی والێ کرد کە بۆ دەرکەوت ئیشەکەت پێ ناکرێ، وات نیشانداگوێی نادەیتێ، بەڵام لە قوڵایی دەرونیشدا گوتت هەر ڕۆژێ، بەڵام لە قوڵایی دەرونیشتدا گوتت ڕۆژی هەر دەربارەی ئەمانە دەنووسم، دەربارەی خاوەن پارە زۆرەکان. لە ڕاستیشدا تۆ یەکێک نیت لەوان، بەڵام هەر چاویان لێ خافڵ ناکەیت و لە ناو ماڵەکەی خۆیاندا جاسوسیان بەسەرەوە دەکەیت، هەر لەم دەستە خەڵکە جیا دەبیتەوە و هەست و ڕای خۆتیان دەربارە دەنووسی. ئەوسا بۆ یەکەم جاروێنەی دەوڵەمەندە گەورەکان بە خامەی یەکێک کە ئاگاداری ناوەخنیانە دەکێشرێ، بەڵام قەت توانای ئەوەی نەبوو ئەوە بکات، چونکە هەموو ڕۆژێ لەو ڕۆژانەی تیاندا بێنووسین و لە جیهانێکی پڕ لە خۆشی و نەرمونیانی داژیا کردیەوە بۆ شتێکی خۆی بێزی لێ دەکردەوە. هەموو ڕۆژێک لەو ڕۆژانە بەهرەکانی دەپوکانەوە، ویستی کارکردنی لەلا لاواز دەکرد تا لە دوای داوای لێهات یەک دێر نەنووسێ. ئەو خەڵکی ئێم ناسیبوونی خۆشبەختانە هەست بە ئاسوودەیی دەکەن کە ئەم دەست لە نووسین هەڵبگرێ. لە ئافریقیادا هەستی بە گەورەترین شادی ماوە خۆشەکی ژیانی کرد، بۆیە دووبارە بە مەبەستی دەستپێکردنەوەیەکی نوێ ڕووی تێکردەوە. ئەم گەشتی ڕاوەشیان بە کەمترین هۆی ڕابواردن کرد، ڕاستە تووشی هیچ کەم و کوڕی و ناخۆشیێک نهاتن، بەڵام ژیانێکی ئاسوودەش نەژیان. وای دەزانی دەتوانێت بەم شێوەیە خۆی ڕابهێنێتەوە و دەست بە نووسین بکاتەوە، دەتوانێت بە هەر شێوەیەک بێت ئەو چینە پێوەی بەسەر گیانیەوە کەڵەکی کردووە بیتوێنێتەوە، وەک چۆن بۆکسێن دەچێتەوە لای پەتەکە و مەشق دەکات تا پێوە کەڵەکە بۆکەی سەرلەشی بسووتێنێ و بیتوێنێتەوە. ئافرەتەکەش زۆری پێخۆش بوو، زۆریش حەزی لێ کردووە، خۆی گوتی هەموو شتێکی هەست بزوێنی خۆش دەویست، هەر شتێک گواستنەوە و دیمەنی گۆڕینی تێدا بێت، حەز دەکات بۆ شوێنانە بچێت کە دەم و چاوی تازەی تێدا دەبینێ و شتەکانی دڵگیر و جوانن. خۆشی وای هەست کرد کە هێزێکی تازە بە بەرویستی کارکردنی ئاوا کرایەوە. ئەگەر ئەمەش کۆتایی بێت دەشەیزانی هەرواشە، نابێ وەک ئەومارەی لێبێت کە دەزانێت پشتی شکاوە بەخۆیەوە دەدا. خەتای ئەم ئافرەتە نەبوو، ئەگەر ئەم بەتەنیشتیەوە نەبووە یەکێکی دی دەبوو، ئەگەر لەسەر درۆیەک ژیا بێ دەبێ هەوڵ بدا هەر لەسەر ئەو درۆیش بمرێ. لە پشت پانکەوە گوێی لە تەقەیەک بوو، ئەم سۆزانیە جوانە، ئەم سۆزانیە دەوڵەمەندە، ئەم پاسەوانە دڵسۆز و بارەشکێنین نیشانەچیەکی باش بوو. قسەی بێمانە خۆی بەهرەی خۆی ورد و خاش کرد. بۆچی ڕقی لە مافرەتە دەبێتەوە؟ لەبەرەوەی یارمەتیدا بەهرەکەی بەبێ پەروایی و پشتگوێ خستن و خیانەتکردن لە خودی خۆی و پشتکردنەوە شتانی باوەڕی پێیان هەبوو ورد و خاش کرد. بەهرە خواردنەوە ئەوەندەی دەخواردەوە هەرچی بیرتێژی و توانەی هەستکردنی هەبوو لە ناویدا، بە تەماڵی خۆ بەزلزانین و لە خۆبایی بوون و کینە بە هەر شێوە و ڕێگەیەک بێ. ئەوە چی بوو؟ لیستی کتێبە کۆنەکان بوو؟ ئەی بەهرەکەی چی بوو؟ بەهەرحاڵ بێگومانە کە بەهرەیەکی باش بوو، بەڵام لە جیاتیەوەی بەکاری بێنێ پاری پێدا دەکرد. ئەوەش ئەوە نەبوو کە ڕۆژێ لە ڕۆژان بە تەواوی کردبووی، بەڵکو هەمیشەوە بوو کە دەیتوانی بیکات. وای پێ باش بوو بە شتێکی دیکە نەک بە خام و کاغەز ئەرقی خۆی پێدا بکات. بەڕاستی سیر بوو، هەموو جارێک ئافرەتێکی خۆشدەویست هەمیشە لەوانی پێش و دەوڵەمەندتر دەبوو، بەڵام کەوازی لە دڵداری هێنا و دەستی بە درۆ کرد، وەک ئێستا لەگەڵم ئافرەتێدا دەیکا کە لە هەمویان دەوڵەمەندتر و گشت سامانی دنیا هی خۆیەتی و خاوەن مێرد و منداڵ بوو، لەوە پێش چەند دۆستێکی هەبوو بە هیچ جان ڕازی نەبوو. ئەم ئافرەتی ئەمی وەک نووسەرێک و پیاوێک و هاوڕێک و دەستکەوتێک شانازی پێوە بکرێ لە هەموو شتێ زیاتر خۆشەویست. سەیرە کەوازی لە خۆشەویستی ئەم ئافرەتە هێنا و دەستی بە درۆکردن کرد. دەتوانی زۆر بە ئاسانی لە پاداشتی سامانەکەیدا لەوە زیاتری پێشکەش بکات کە لە ڕۆژانی خۆشەویستی ڕاستەقینەکەیدا دەیتوانی. بیری لە خۆی کردەوە بێگومان هەردوومان بۆ شتە ڕقساوین کە دەیکەین. ڕێوشوێنی ڕزق پەیداکردن هەر جۆرێک بێت بەهرە هەر هەیە، جاران بە هەر شێوەیەک بێت خۆی و گیان و تەمەنی دەفرۆشت کە زۆر دیش وەلاوە دەخرێت. مرۆڤ چاکتر دەتوانێت لە پێناو پارەدا شتێ پێشکەش بکات، هاوشانی و پارەیە بێت، ئەمەی دۆزیەوە و زانی، بەڵام ئێستا ناتوانێت تۆماری بکات. نەخێر، توانێت نووسینەوەی نەماوە،
هەرچەندە لە ڕاستەقینەدا شایەنی ئەوەشە بنووسرە و دەری ببڕێ. لەو ساتەدا چاوی پێیکەوت لە دەشتەکە و بەرەو سەربازگەکە داهات. پانتۆڵێکی سواری لەبەردا بوو لە جۆری جۆت هۆبەرد و تفۆنگەکە کورتەکەشی بەدەستەوە بوو. دوو خزمەتکارەکەش لە دوایەوە ئەسکەیەکیان بەدارێکی درێژەوە بەستە بوو هەڵیان گرتبوو. بیری کردەوە بەخۆی گوت هێشتا هەر شۆخیەکەی ماوە و لەشیشی جوانی و قەدری پیاوچاک دەگرێ و بەهرێکی باشی پیاوڕازیکردنی هەیە. جوان نەبوو بەڵام ئەم حەزی لە دەموچاوی کرد. زۆری دەخوێندەوە و حەزی لە سواری ڕاوشکار بوو. زۆریشی دەخواردەوە. کە مێردەکەی مرد ئەم تا ڕادەیەک گەنج بوو. ماوەیەک ژیانی خۆی بۆ هەردوو کوڕەکەی تەرخان کرد کە ئێستا هەردووکیان گەورە بوون و پێویستیان بەم نەماوە و پێیان ئایبە لێیانەوە نزیک بێت. جگە لەمانە خۆی بۆ تەوی لە وڵاخە بەرزەکانی و کتێب و بوتڵەکانی تەرخان کرد. ئێواران پێشەوە حەزی دەکرد لەگەڵ خواردنەوەدا بخوێنێتەوە کە کاتی شەو داهات تۆزێ سەری گەرم دەبوو. لە دواییدا لەگەڵ نان خواردندا بوتڵە عەرەقی دەخواردەوە و بە تەواوی وەک گشت شەوێک سەرخۆش دەبوو دەخەوت. پێشەوەی دۆست پێدا بکات ژیانی بەو جۆرە بوو بەڵام کاو دۆستانی دۆزیەوە بوونە بەشێک لە ژیانی چیتر عەرەقی بەو جۆرە نەدەخواردەوە چونکە پێویستی بە سەرخۆشی نەمابوو خەوی لێ بخا. بەڵام وردە ئەو دڵدارانە پەست و بێزاریان کرد. جاران ژنی پیاوێک بۆ ڕۆژە لە ڕۆژان دڵی نەشکاندووە بەڵام ئەو دۆستانە لە ڕادە بەدەر پەستیان کرد. لە دواییشدا کە یەکێک لە کوڕەکانی لە کارەساتێکی فڕۆکەدا مرد بە تەواوی دەستی لەو دۆستانە هەڵگرت. کارەقش نەیتوانی هەستی تەنیایی لەناو بەرێت و هەوڵی دۆزینەوەی ژیانێکی نوێدا لە پڕهەستی کرد تەنیایە و گەلێکیش ئەو هەستە ترساندی بۆ ویستی لە پەنا پیاوێکدا بژی خۆشی بوێ و ڕێزی لێ بگرێ. ئەمەش زۆر بە ئاسانی دەستی پێکرد. لە پێشە حەزی لە نووسینەکانی کرد و زۆریش بەخیلی بە جۆری ژیانەکەی ئەم دەبرد و وای دەزانی هەرچیەکی بوێ دەیکات. ئەو هەنگاوانی ئەمی پێدەستگیر کرد و لە دواییشدا خۆشی ویست بەشێک بوو لە ڕێڕەوێکی بەردەوامی بنیاتنانی ژیانێکی نوێ و تێیدا سەرکەوتنی وەدەستێنا کەچێم هیچی نەبوو بیداتێ جگە لە پاشماوەی ژیانە کۆنەکەی لە پێناو دڵنیایی و ڕابواردندا ئەوی لەگەڵ یا گۆڕیەوە نکۆڵی لێ ناکە دەبێت چ داخوازیەکی هەبێ لە دڵنیایی و ڕابواردن بەولاوە دەزانی و ئافرەتە دەیتوانی باسانی ئەم دڵی بە هەر شتێکەوە بووە بۆی بکڕێ بێ لەمەش ئافرەتێکی زۆر ڕێک و پێک بوو چەند حەزی دەکرد لەگەڵ هەر ئافرەتێکدا بخەوێ ئاوەش حەزی دەکرد لەگەڵ ئەمیشدا وا بکات بەڵکوهەمی بەلاومە بەستر بوو چونکە دەوڵەمەندتر و ڕوحسوکتر بوو قەدریشتیشی باش دەزانی سەرباری هەمومانش نەدەنگی بەرز دەکردەوە و نەشەڕیشی لەگەڵدا دەکرد ئەوە تاو ژیانە نوێی ئافرەتەکە بۆ خۆی دروستی کردبوو بەرەو کۆتایی هاتن دەڕوات بەهۆی شتێکی زۆر پێماناوە پێش دو هەفتە دەیانی زوێنەی کۆمەڵی مانگا کێویلەی جوان بگرن مانگاکان وەستا بوون و سەریان بەرز کردبووەوە تەماشای دەور و پشتی خۆیان دەکرد و کونەلووتیان بۆ هەڵمژینی هەوا کردبەوە گوێ قۆڵاقی هەموو خەش بۆ ترپەیەک بوون تا گورج خۆیان لە مەترسی ڕزگار بکەن و ڕووبکەنەوە کۆمەڵا ڕووەکە دڕکاویەکان لەو کاتەدا دڕکێک ئەژنۆی ڕوشاند و لەبیری چوو هەندێک یۆدی لێ بدات و پاکژی بکاتەوە وێنەکەشی بۆ نەگیرە چونکە مانگاکان بۆی دەرچوون کە چاوی پێکەوت سەری لەسەر قەڕێوەڵە سەفەرێکە وەرچەرخاند و پێی گوت هەلاو ئەیش گوتی ئاسکەنێرێکم ڕاو کرد شۆربایەکی باشی بۆ تۆ تیا دەبێت پێیان دەڵێم هەندێک پەتاتت بۆ بکوتن لەگەڵ شیری کلیمدا تێکەڵیکەن ئێستا چۆنی زۆر باشترم زۆرم پێ خۆشە دەزانی بەخۆم گوت باشتر دەبێ کە تووشم بۆ ڕەو خەوتە بووی لە خەوێکی خۆشدا بووم دوورکەوتیتەوە فیشەکێکی چاکم باسکەکەوەنە نە تەنها پێچێکم بە دەوری گردەکەدادا دەزانی دەستت ئەوەندە ڕاستە پیا و سەری لێ سوور دەمێنێ من حەزم بە ڕاوشکارە ئەفریقام زۆر خۆشویست و هۆگوری بووم کەوا دەڵێم بڕوان پێ بکە ئەگەر تۆش ناساخ نەبوویتایە دەمتوانی بڵم لە هەموو ژیانمدا خۆشیوان بە خۆمەوە نەدیوە تۆ نازانی چەند خۆم بە بەختیار دەزانم کە لەگەڵدا بۆ ڕاو دەچم من زۆر ئەم وڵاتم لا خۆش و جوانە من هەمیشە هەروام گیانەکەم نازانی چەند خۆشەکە دەتبینم وەکو جاران لەش ساغ و باشی چاوم بەرایی نەدەهات لەو حاڵەتەدا تەماشات کەم بێگومانیشم کە جارێکی دی بەو شێوەیە قسەم لەگەڵدا ناکەیت بەڵێنم دەدەیتێ نە بیرم نایە چیم گوتووە هیچ شتێک نییە پاڵت پێوە بنێ دڵی من بشکێنێوانە من ئافرەتێکم لە پاییزی تەمەنمدام و تۆم خۆش دەوێ و حەز دەکەم تۆ چیت دەوێ بیکەم پێشتر 2 یا 3 جار دڵم شکێنراوە و حەزیش ناکەم سەر لە نوێ دڵم بشکێنی وانە گوتی حەز دەکەم 1-2 جار لە پێخەفدا ورد و خاشت بکەم چاکە ئەمە ورد و خاشکردنی ڕاستەقینەیە ئێمە بۆ ئەم جۆرە پلیشاندنەوەیە خوڵقاوین سبینی فڕۆکەکە دەگاتی ئێرە چۆنت زانی لی دڵنیام دەبێ هەر بێت خزمەتکارەکان دار و پوشیان ئامادە کردو بۆ ئاگرکردنەوە ئەمڕۆ جارێکی دی چوم تەماشام کرد پارچە زەویەکی فراوان هەیە فڕۆکەکە دەتوانێت تێیدا پێتە خوارەوە و ئاگرەکەش لە مەلاو ئەولای ئەو جێگەیەوە ئامادە کراوە بۆچی بڕوات وایە کە فڕۆکەکە بەیانی دێت هیچ گومانم لە هاتنی نییە دەبوایە ئێستا لێرە بووایە دوایەوە دەمانتوانی تیمانی قاچت بکەین و کاتێکی خۆشیشمان لە شار بەسەر دەبرد لەگەڵ پلیشاندنەوەی ڕاستەقینەدا نەک ئەم دڵشکاندنە ناخۆشی لە قسەکانتدایە وا خۆراوا بوو دڵێکی پەرداخێمەی نەخۆینەوە دەبێ هەر بخۆیتەوە پەرداخێک ئەخۆمەوە شنەکە گوتی بەیەکەوە دەخۆینەوە پاشان هاواری کرد مۆلۆ ویسکی و سۆدە دابنێ مۆلۆ ویسکی و سۆدە بێنە هاری گوتی باشتر وایە پوتەکەت لێ پێکەیت لەبەر مێشولە
جارە خۆمە شۆم شەودا هاتووەوانیش دەیان خواردەوە پێشەوەی تاریکی بە تەواوی هەموو گەردون بگرێتەوە بە چەند ساتی لە کاتێکدا بایی ئەوەندە ڕووناکی نەمابوو پیا بتوانێتە قەبکات و نیشان بگرێ کەمتیارێ پێشەوەی بە دەوری بانەکەدا با بداتەوە دەشتایەکەی بڕی پیاوەکە گوتی ئەم کوڕی قەحبەیە هەموو شوێ بێرەدا تێدەپەڕێ 2 هەفتەیە ئەمە پیشەیەتی هەرامیشە بە شەو ئەم هەموو دەنگە دەکات من گوێی نادەمێ گیانەوەرێکی ڕزاگرانە و مرۆڤ بێزی لە دەکاتەوە کارەقی لەگەڵدا دەخواردەوە هەستی بە ئازار نەدەکات جگە لە ئاسکردن بە بێزاربوون لە پاڵکەوتن بەسەر یەکلادا بێگۆڕان و لە کاتێکدا خزمەتکارەکانیش ئاکریاندا دەگیرساند و سێبەرەکەی بەسەر خێوەتەکانەوە سەمای دەکرد دووبارە هەستی قوبوڵکردنی ئەم ژیانی لەسەر خۆ بەدەستەوەدانێکی بە لەزەت بنیات نراوە لا دروست بوو ئافرەتەکە ئەوی زۆر خۆش دەویست کەچی و ئێوارەی خۆی زۆر دڵڕق و زاڵم بوو ئافرەتێکی نایە بوو بێهاوتا بوو لەو سادەدا هەستی مەرگ دایگرتەوە ئەو بیرۆکەیە وەک بروسکە بە مێشکیدا تێپەڕی تیژ تێپەڕی نەکوەل تێپەڕبوونی ئاویان بە بەڵکو وەک تێپەڕبوونی بۆشەیەکی ناکاوی بۆگەن سێر لەوەدایە کەمتیارەکە لەو کاتەدا سوکڕ و بەتەنیشتیا تێپەڕی ئافرەتەکە لێی پرسی هاریەوە چیتە وەڵامی دایەوام هیچ باشتر وای بچیتە ئەولا لای بەریانی باکەوە مۆلۆ لە فافەکانی گۆڕی بەڵێ ئێستا لاوی بۆریک بەو لاوە هیچی دیکە بەکار ناهێنم هەست بە چیەکەیت تۆزێ لەرزم هەیە مناچم خۆمە شۆم و هەر ئێستا دێمەوە بەیەکەوەنان دەخۆین و دەخەوین بەخۆی گوت چاکمان کرد وازمان لە شەڕێ و هەراهێنا قەت لەگەڵ ئەم ئافرەتەدا ناخۆشی زۆریان نەکەوتوتە بینەوە کەچی لەگەڵ ئەوانی پێشتر خۆشی دەویستن هەمیشە لە شەڕ و ئاژاوەدا بوو تامۆ و پەیوەندیانی کوشکە لەگەڵیاندا هەیبوو زیاد لە پێویست دۆستی هەبوو لە ڕادە بەدەرش داواکاری هەبوو لە دوایشدا کۆتایی بە هەموومانە هێنا و لە ناوی بردن کە بە تەنیا مایەوە بیری کردەوەم جاران بیرەوریەکانی بردیانەوە بۆ قوستەنتەنی ئەستەنبوڵ کاتێ لە پاریس پێشەوەی لە دۆستەکەی جواب بێتەوە ناخۆشیان کەوت بۆ بینەوە ئیتر شەوگاری بەڕاکردن بە دوای ئافرەتە سۆزانیەکانە دەبەردەسەر تا تێری خوارد کەچی ئەمە ئەو هەستەی تەنهاییەی دەویستنەی هێڵێ لە ناو نەبەر نامەیەکی بۆ یەکەم دۆستی نووسی هەرچەندە دەستیشی لێ هەڵگرت بوو تێدا باسی سەرنەکەوتنی خۆی لە هەوڵی لە بیرچوونەوەی ئەودا کردبوو هەروەها باسی ئەوەشی تێدا کردبوو کە چۆن ڕۆژێ لە ڕۆژان وای بەخەیاڵ داهات کە لە نزیک ڕیجانسدا بینو لە پڕ ئەژنۆی شکاو سەری گێژی خوارد چۆن دەویست هەر ئافرەتێک لەوی بکردایە بە درێژایی بۆلڤار دوای بکەوێ بەڵام لەوەش دەترسا کە لێی نزیک بێتەوە بۆی دەرکەوێ ئەو نەبوو ئەوە سوزۆزەی لە کیس بچێ چونکە پەنای دەبردە بەر هەر ئافرەتێک خۆشەویستێکی ئەو زیادی دەکرد و لە بیری نەدەچووەوە هەرچیەکیشی کردبێ هیچی لە مەسەلەکە نەدەگۆڕی چونکە باشی دەزانی کە لەو خۆشەویستی ڕزگاری نابێت نامەکی لەیانەکەدا نووسی تەواو لەسەر خۆ باگاش بوو بە پۆستەدا ڕەوانەی نیویۆرکی کرد و داواشی لێکرد بە ناونیشانی نووسنگەکەی لە پاریس وەڵامی بداتەوە چونکە بەدەست گەیشتنی مسۆگەر بوو ئەو شەوەندە بیری کردە و هەستی بە تەنیایی و نەخۆشی کرد و وەک گێژ کەوتە سوڕانەوە و ناوچی تەقسیمی بڕی و لەوێ ئافرەتێکی دەستکەوت و بردی بۆ شەو خواردن و لە دواییشدا بۆ یەکێک لە مەلحاکان و سەمای لەگەڵدا کرد بەڵام باش سەمای نەدزانی بۆ هێوازی لێ هێنا و لەگەڵ سۆزانێکی ئەرمەنیدا کەوتە سەماکردن ئەو ئەرمەنیەوەندا ئاگرین بوو کاتێک گەزکی بەسەر ئەمەدا دەخشان هەستی دەکرد خەریکە گڕیتیا بەربێت کچ ئەرمانیەکەی لە دەست تۆپچێکی بەریتانی دەرهێنا دوای کەمێک مشت و مڕ کابرای تۆپچی بانگی کردە دەرەوە لەسەر زیخ و چۆری جادەکە لە یەکیاندا دوومستی کێشە بەلادەمیە کە خۆی گرتەوە بۆ ئەوەی نەکەوێ هەستی کرد شۆڕەکە ڕاستە جددی پاشان تۆپچیەکە مستێکی کێشا بەلەشیە یەکێکیش بەر شوێنێکی نزیک چاوی کەوت کە دەستی چەپی بەرز کردەوە بۆ لەدانی تۆپچێکە خۆیدا بەسەریا و چاکەتەکەی گرت و خۆڵێکی دڕاند دوانی دیکەی بە پەنایگوێیە کێشا و بەدەستی ڕاستیشی دەموچەی پلیشاندەوە و پاڵێکی توندی پێوەنا تۆپچەکە کەوت و سەری دایی بە زەویدا کە هەستی کرد ئینزیاباتی عسکەری پەیدا بوون دەستی کچەکەی گرت و خۆیان خزاندە تەکسیەکە و بەرەو ڕمیلی هیسا لە کەنار پسفۆریای ڕایان کرد کە بە تەواوی تاریک داهات و دنیا ساردی کرد گەڕانەوە خۆیان کرد بەناو پێخەفەکەیاندا بە دیقەت تەماشای کرد ئافرەتێکی زۆر شۆخ بوو نەرم و نۆڵ پێسپەمایی مەمێک گەورەی پاشەڵ بەرز بەیانی کە یەکەم گزنگی خۆر لێی دەدا زۆر ماندوو داهاتە پێشچاو هێشتا ئەو خەوت بوو ئەمبووی دەرچۆڕووی کە دەپیرا پالاس و لاچاویش هێشتا شوێنی بۆکسەکەی پێوە دیار بوو چاکەتەکەشی دابوو بەسەر دەستیا بەڵام تەنها قۆڵێکی پێوە مابوو هەرەوشەوە ڕۆژتا نادۆڵ ئەوەی هاتەوەیە چۆن ڕۆژێکی تاو بەناو کێڵگەکانی خەشخاشدا کە بۆ بەرەمێنانی تلیا کرابوو پیاسی کردو دیمەنانە چی هەستێکان لە دەرونیا وڕۆژاند بیرۆریەکانی گەڕانەوە بۆ ئەو جێگایی لەگەڵ کۆمەڵ ئەفسەرێکدا کە تازە لە ئەستەنبوڵەوە هاتبوون و نەیان دەزانی چی دەکەن هێرشیان برد و سەربازەکانیانی تێدا تۆپاران کرد و چاو دیێرە بەریتانیا کەش وەک منداڵ دەگریان ئەو ڕۆژە بۆ یەکەم جار مردووی تەنورە لە بەربینی تەنورەی باڵی سپی و پێڵاوی نوک بەرزی بە پارچە هاوریشم ڕزێنرا وەکەوانی بە شەبقەوە دەکرێن تورکەکان بە ورەیەکی بەرزەوە دەتکوت دیوارێکی پۆڵاینن هێرشیان دەبردە سەر بازە تەنورە لە بەرەکانی بینی ڕایان دەکرد و تەنورەکانیان هەڵاوساو بوو ئەفسەرەکانیش تەقیان لێ دەکردن و لە دواییشدا ئەوانیشتیان تەقان ئەمیش و چاودێرە بەریتانیەکە ڕایان کرد ئەوەندە تیژ ڕای کرد سیەکانی هاتنەژان پاشان خۆیان
لەوانەدایە پەنا هەندێک تاوێر بەڵام تورکەکان بە دەستوری پێشوو هەرمیلیان دەنا دوای ئەوە دیمەنی وای بینی کە ناتوانێ بیریان لێ بکاتەوە ماوەیەکی دی لەوە خراپتری بینی لە ڕاستەقینەشدا کە هاتە پاریز نەیدەتوانی باسی و یاداشتانە بکات و نەپەنجەشیان بۆ درێژ بکات لە پاریزدا کە بەبەر چایخانەکەدا تێپەڕی شاعری ئەمریکیەکەی لە پشت کۆمەڵی قاب و دەفری بچووکەوە بینی بە سیمایەکی بڵحەوە باسی بزوتنەوەی دادایسمی لەگەڵ کابرایەکی ڕۆمانیدا دەکرد کە ناوی تریستان تازارا بوو هەمیشە چاولکێکی یەکچاوی مۆنۆکۆلی لە چاوا بوو هاواری سەریە کرد کە لەگەڵ ژنەکەیاش بوونەوە شڕ و ئاژەوەیان لە بەینانەما و گەڕانەوە شقەکەیان هەستی کرد خۆشەویستیەکەیان تازە بووە و بەختیاری باڵی بەسەر دەرونیا کێشا بەیانیەکیان لە نووسنگەیەکە و پۆستەیەکیان بۆ نارد شوقەکەی و وەڵامی ئەو نامەی ناردبووی خراپەوە سەر قاپێک و درایە دەستی کە تەماشای خەتەکەی کرد و چورکێک بەلەشە هات و ویستی لەژێر نامەیەکی دیکەدا بیشارێتەوە بەڵام ژنەکەی پرسی ئازیزەکەم ئەو نامەیە لە کیەوەیە بەوەش ئەو سەرەتایە کۆتایی هات ئەو ڕۆژە خۆشانەی هاتەوێت کە لەگەڵیاندا بەسەری بردبوو لەگەڵ هەموو شەڕواژەوەیەکی نێوانیان هەمیشە خۆشترین کاتیان هەڵدەبژار بۆ شەڕ و ئاژاوەنانەوە تێناگە بۆچی تەنها لەو کاتانەدا شەڕیان دەنایەوە کام لەو پەڕی خۆشی و بەختیاریدا دەبوو یەکدێڕی لەمانە هەمووی نەنووسی چونکە سەرەتا حەزینە دەکرد خراپە لەگەڵ کەستا بکات لە دوایدا وای بەخیاڵ داهات کەشتی زۆرە جگە لەوانە بیان کات بە کەرەسەی نووسین بەڵام هەمیشە بڕوای وابوو کە دەتوانێت گشت ئەو واتەیانە بەسەریەکەوە لە دوایدا دەرببڕێ شت زۆر بوو بۆ نووسین نەک ڕووداوەکان بەتەنها بەڵکو جیهانی دەدید بەرەو گۆڕان دەچێت هەرچەندە گەلێک لە گۆڕانانی بینی و سەرنجی خەڵقیدا و لە ژیانیانی کۆڵیەوە بەڵام ناسکترین و ورترین گۆڕانیشی بە چاوی خۆی بینی دەیتوانی باسانی بیری بێتەوە کە خەڵقی لە کاتی جیاجادا چۆن بوون گشت ئەمانی بینی و تیاندا ژیاو دەبوو لە سەریان بنووسێ بەڵام ئێستا ناتوانێت ئەو ئاواتانە بهێنێتە دی ژنەکە کە دوای خۆشتن لە ڕەشماڵەکە هات بۆ دەرپرسی چۆنی خراپ نیم ئێستا دەتوانین هەن بخۆیت ماڵۆی لە دوای و بینی مێزە سەفەرێکی هەڵگرت بوو خزمەتکارەکەی دیکەش قاپەکان گوتی دەمەوێت بنووسم دەبێت تۆزێک گۆشتە و بخۆت تاکەمێ بیتەوە سەرخۆت هەری گوتی من ئیشم و دەمرم ئیتر بۆ بێمەوە سەرخۆم هەریت کات لێ دەکەم لەوە زیاتر ڕەشبین مەبە بۆ لوتت بەکار نەهێنی برینەکە بۆگەنی کردو و واگەشتە ناوەندی ڕانم گۆشتاوی چی بخۆمەوە مۆلۆ بیسکی و سۆداکە بێنە بە نەرمیەکە و گوتی تکات لێ دەکەم گۆشتاوەکە بخۆرەوە باشە گۆشتاوەکە زۆر گەرم بوو بۆی تۆزی لە قاپەکەدا هێشتەوە تا سارد بێتەوە پاشان زۆری لە خۆی کرد و گوچ خواردەوە بێ ئەوەی بڕشێتەوە گوتی ئافرەتێکی سێری هیچ گوێ بە من نادەیت ئاوڕی لێدایە و تەماشایەکی ئەو دەموچاوی کرد کە چاکی دەناسی و زۆریش لە سواری و شار و لادیدا خۆشی دەویست ئەو دەموچاوی نەخواردنەوە و نەناو جێگەش تێکیان نەدابوو مەگەر کەمێک نەبێ بەڵام شاری و لادی قەدوا مەمکی و قوتوڕانی خرپن و دوودەستی نەرمۆنیانی و هەندێک کوڕی بەم جۆرەی بەخۆیەوە نەدیبوو کاوڕی لێدایەوە زەردەخەنە شیرینەکەی بینی هەستی کرد دووبارە مەرگ لێی نزیک دەبێتەوە ئەم جارەیان زۆرم لێی تێدا نەبوو تەنها هەستی بە شنەیەک کرد وەکو شنەیە نەختێتیشی مۆمێک دەلەرێنێتەوە و لە دوایدا بڵندتری دەکات تەنها کولەکەم بۆ دەرکەن و بەو دارەی ببەستن و واگرێ بکەنەوە ئەمشەو لە خێوەتدا ناخەوم نامەوێت دەقیقەیەک لە دووەکاتەکانی ژیانم بەلەم لاو بە ئەولاو ڕۆشن بە فیڕۆ بدەم مانگە شەویش و باران نابارێ کەواتە بەم جۆرە مردی لەو چیانەدا کە توانەی بیستنیان نەبوو لەمڕۆ بەدواوە چیتر ناخۆشیتان نابێ دەیتوانی بەڵێنیەوە بدات چونکە نەیدەویست لەم ساتەدا ئەزمونەکە تێک بدات تا قازمونێک کە قەت لەمە و پێشنەی زانیوە کێ دەڵێ لەوانەشە تێکی بدات چونکە هەمیشە پیشەی شت تێکدان بوو بەڵام کێش دەزانێ لەوانەیە تێکی نەدا ئۆ ئیختیزال نازانی وانییە ژنەکە وەڵامی دایەوە قەت ڕۆژێ لە ڕۆژان فێری نەبوو زۆر باشام هەرچەندە شتێک تێک ڕژا و تێک ئەڵاو داهاتنە پێشچاو هێشتا هەر دەتوانی هەموویانت ئەگەر بە باشی جەڵەبیانت بۆ بگیرێ لە یەک بڕگەدا دابڕشتەیە بەڵام ئاشکرایان ماوەت نییە لەسەر بانەکەی سەر و دەریاچەکە خانوویەکی لە داری خڕی ئەستور دروستکراوە بوو درزەکانی بە قورس واخدرا بوو سپی دەهاتە پێشچاو زەنگێکیش بە تەنیش دەرگاکە و بەسەر کۆڵەکەیەکەوە هەڵواسرا بوو لە کاتی نان خواردندا لێیان دەدا و خەڵکەکەیان پێبانگ دەکرد لە پشت خانووەکەەوە کێڵگەکان بوون و لە پشت گەڵگەکانی شەودارستانەکە ڕێزێک دارچناری لۆمباردی لە خانووەکەەوە تا دەریاچەکە کشا بوو کۆمەڵێکی دیکە لە سەربانەکە ڕیز ببوون ڕێگەیەک لە قەرق دارستانەکەەوە سەردەکەوتە سەربانەکە و بە درێژایی ئەو ڕێگەیەش توی لێ دەکردەوە دوای ئەوەی خانووەکە سوودا و هەموو ئەو تفەنگانی لەسەر ڕەفە لە قاچی کەڵێکێوی دروستکراوەکان دانرابوون کە دەکەوتنە سەر ئاگردانەکەەوە گڕیان گرت و فیشێکی ناویەدەک و مەغزەنەکەنیان توانە و بارودەکانی تەقینەوە و ڕشانە سەر خۆڵەمەشی ژێر مەنجەڵاسی نازلەکان کە بۆ ساون دروستکردن ئەویان تێدا دەکوڵان لە باپیرەتت پرسی ئایا دەتوانی ئەو ببیت یاری پێ بکەیت گوتی نە تۆش چاکت دەزانی ئەو تفەنگانە مڵکی ئەو بوون و
دوای ئەو ژنە تفەنگی دیکەی کڕیەوە و نەچووشەوە بۆ ڕاو. خانووەکە دووبارە لە داری هەمان دارستان دروست کرایەوە و بە ڕەنگی سپی بۆ یەکرا. لە باڵەکۆنەکەیەوە دارچنارەکانت دەبینی و دەریاچەکەش لەو لای دارەکانەوە پان بووبەوە، بەڵام بە هیچ جۆرە تفەنگەکانت نەدیتەوە هەڵواسرێنەوە. لولەی تفەنگە سوتاوەکان کە جاران بە قاچی کەڵی کێویەکانەوە بە دیواری ماڵەدارینەکەدا هەڵدەوەسران، لەو ناوەدا بەسەر خۆڵەمێشەکەەوە فڕێدرابوون و کەسیش نەدەچوو بەلایەنە و دەستکاری نەدەکردن. دوای شەڕ لە جەنگەڵە ڕەشەکە جۆگەلەیەکی پڕ لە ماسی ئەتروتتمان بەکرێگەرت. دوو ڕێگە هەبوو بۆ جۆگەلەیە دەچوو، یەکێکیان لە تریبرگەوە بەرەو خواردەبەوە بۆ شێوەکە و لەوێشەوە لەژێر سێبەری دارەسپێکانی ئەمبەر و ئەوبەری ڕێگەکەەوە پێچێکی بە دەوری ڕێگەی شیوەکەدا دەدا تا دەگەیشتە لا ڕێگەیەک کە بەرەوبانەکان سەردەکەوت بەناوگەڵی کێڵگەی پچکۆڵە و ماڵە گەورەکانی جانگەڵە شەڕەکەدا تا دەگەیشتە جۆگەلەهاوەکە. لەو جێە و بۆ یەکەم جار دەستمان بەڕاو کرد. ڕێگەکەی دیکەش وای پێویست دەکرد بەسەر خەلەندێکی زۆر لێژدا سەر بکەوین تا بگەینە قەرەغ دارستانەکە و لەوێشەوە بەسەر بانەکان و بەناو دارستنەوبەرەکاندا بڕۆین تا قەرەغ زەویەکی فراون کە بۆ لەوەڕ بەکاردەهات. ئەوجا بەرەو خوار دەبووینەوە تا پردەکە. دارسەندرەکان بە درێژایی جۆگەرەکە بەرز ببوونەوە. جۆگەکە گەورە نەبوو، مڵک و تەسک و دیژڕەو بوو، بەڵام ئاوێکی زوڵاڵی هەبوو گۆمیشی لە دەوری دارەکان دروست کردبوو. هەندێک لەو گۆمانە لەو شوێنەی ئاوکی خاکی ژێر ڕەگی دارەکانی هەڵدەڕی بوو پەیدا ببوون. لە ئوتێلی تریبرێک خاوەنکارەکە زۆر دڵی بەو وەرزە خۆش بوو. ساڵەکەی هات بوو، هەموو شتێ بە خۆشی و جوانی ڕازەوە بوو و دۆستایەتیەکی تون پێکمانیەوە بەستە بوو. بەڵام ساڵی دوایی وڵات تووشی هەڵەوسانی دارایی بوو. گشت ئەو پارەی ساڵی پێشوو کۆی کردبەوە و بە شێوەی نەدەکرد زەخیرە بە ئوتێلەکە بکرە و لە داخانە خۆی خنکاند. بەشی سێم و کۆتایی لە ڕۆمانی بەفری کلیمانجارۆ. دەتوانی بە ئاسانی ئەمە بنووسی، بەڵام لە تواناتە نەبوو وێنەیەکی گۆڕەپانی کۆنتەرسکارب بکێشی کە گوڵفرۆشەکانی سەرجادەکە گوڵەکانیان بۆی دەکرد و بۆ یەکە دەڕژای سەر وێزگەی پاسەکان. پیرەمێرد و پیرەژنەکان هەمیشە بە عارەق و خڵتە خراپەکان سەرخۆش بوون و مناڵەکانیش لەسەرمانە هەردەم ئەو بەلوتیانە داهاتە خوارەوە. بۆنی عارەق و هەژاری و سەرخۆشی لە چایخانەی هەواکان و سۆزانیەکانی پاڵمۆزێت کە لە قاتی سەر و چایخانەکە دەنووسن بەو ناوەدا بڵاو دەبووەوە. بەڵێ نەدەتوانی وێنەی دەرگاوانی میخانەکە بەنووسین بکێشی. ئەو دەرگاوانی لە کوختەکەیدا میوانداری یەکێک لە پاسەوانە کۆماریەکانی دەکرد و خودە بەمی ماین ڕازاوەکەی لەسەر کورسێک دانابوو. یان باسی ژنی کابرای وەرزشەوان بکەیت کە لە دەڵانەکەدا ژوورێکی گرت بوو میاردەکەی خەریکی پێشبڕکەی پاسکیل بوو، یان وێنەی ئەو خۆشی بکێشی کە بەیانیەکە لە دوکانی شیرفرۆشەکەدا لاپەڕەکانی گۆڤاری ئۆتۆی هەڵدەدایە و بینینی میاردەکەی لە خولی پاریسدا بە سێم دەرچووە. ئەمە یەکەم پێشبڕکێ گەورە بوو کە تاوسا بەشداری تێدا کردبێ. دەموچاوی سوور هەڵگەڕا و پێکەنی. گۆفارە وەرزشیە زەردەکەی بەدەستەوە بوو کە بەسەر پلیکانەکاندا سەردەکەوت و لە خۆشیان دەگریا. میاردیە و ژنە پاڵمۆزێتی بەڕێوە دەبر سایق بوو. ئەو ڕۆژەی ناچار بوو هاری بەیانێکی زوو بە فڕۆکە بڕوات. هات لە دەرگاکەیدا و لە خەوی هەڵساند و پێکی پەرداخی عەرەقی سپی یان لە بەربارەکەدا خواردەوە و تێیان تەقاند. هەموو دراوسێکانی ئەو گەڕەکەی دەناسی چونکە گەشتیان هەژار بوون. لە دەوروبەری و گۆڕەپانەدا دوو کۆمەڵ خەڵک دەژیان، کۆمەڵی سەرخۆشان و کۆمەڵی وەرزشوانان. سەرخۆشەکان هەژاری و نەداری خۆیان بەو جۆرە لەبیر دەبردەوە، لە کاتێکدا وەرزشوانان بە مەشقکردن ئەویان دەکرد. لەنەوەی کۆمینار بوون و ڕامیاری بەلایەن و گرفتێکی گران نەبوو. دەیانزانی کێ باوکو برا و هاوڕێ خزمەکانیانی گول لەباران کرد. کاتێک کە سوپاکانی ڤێرسای دوای ڕوخانی کۆمۆن هێرشیان برد و شارەکەیان داگیر کرد، هەر کەسێکیان دەستکەوتیان لە دەست دەستورە زبرەکان یان شەبقەلارەکان یان هەر کەسێ نیشانەیەکی چینی کرێکاری پێ بووایە سەریان دەپەڕاند. لە لێشاویەوە ژاری و لانەوازیە لەو گەڕەکەدا لە نێوان دوکانی فرۆشتنی گۆشتی وڵاخی بەرزە و هەرەوزیەکی عارەقدا سەرەتایەکی بۆ شتانی دەویست لە دواییدا بیان نووسێ تۆمار کرد. هیچ گەڕێکێکی لە گەڕەکەکانی پاریسی بەقەدەر ئێری خۆش نەدەویست. بە دارە گەڵاچڕەکان و خانوە کۆنەسپیەکانیەوە کە لە دامێنەوە بەڕەنگێکی بۆر بۆ یەکرابوون. بە وێزگە سەوزە درێژەکی ئۆتۆبیسی گەڕەپانەخڕەکە و بۆی ڕژاوەکانی گوڵفرۆشەکان بەسەربەردی جادارەخراوەکە و لێژیان لە ناکاوەکەی سەروی جادەی کاردینال لۆموان کە بەرەو ڕووبارەکە خواردەبەوە و قەرەباڵغیەکی شەقامەت تەسکەکەی موفتار کە دەکەوتە ئەو بەرە و ئەو جادەی کە بەرەو پانتیۆن و سەر دەکەوت. جادەکەی دیکەش بە خانوە بەرزە تەسکەکانیەوە کە هەمیشە سواری پاسکیل پێدا دەڕۆشت و تاقە جادەیەکی قرتاو کرا و نەرم بوو لەژێر تایە لاستیکیەکەی پاسکیلەکەدا. ئەو ئوتێلە بەرزە هەرزان بەهایی پۆلڤرلینی تێدا مەرد. ئەمانەی هەموو خۆش دەویست. ئەو شوقەیەی تێدا دەژیان لە دوو ژوور پێکات بوو. لە قاتی سەرەوەی ئوتێلەکە ژوورێک هەبوو کرێکی 6 فرەنگ بوو
بۆ نووسین تەرخانی کردبوو. لەوێشەوە دەیتوانی سەرنجی هەموو سەربان و دووکەڵکێش و بانەکانی پاریس بدات لە شوقەکەەوە جگە لە دوکانی دار و خەڵوس فرۆشەکە کە عارەقی خراپیشی تێدا دەفرۆشێت و کە لە زێڕینەکی ئەسپەکە کە بەبەر دەرگەی دەروی قەسابخانەکەی وڵاخی بەرزەوە هەڵواسرا بوو. لە شاڵواسراوەکانی وڵاخە سەربڕاوە سوور و زەردە زێڕینەکان کە لە پەنجەرەکەەوە دەیبینی جگە لە هەرەوە زیێ بە سۆز بۆیە کراوەکە کە عارەقە چاکە هەرزانەکانیان لێ دەکڕی. جگە لەمانە چی دیکەت نەدەبینی ئەوانی دیکە هیچ نەبوون مەگەر دیوارە بەردینەکان و پەنجەرەی دراوسەکان نەبێ. ئەو دراوسیانی کە لە نیوەشۆدا سەرخۆشێکیان دەبینی بە نکە و ناڵە لەسەر جادەکە کەوتووە. ئەو سەرخۆشە فڕەنسیی نمونەی هەوڵیان دەدا بە پرۆپاگەندەکردن پێشی بسەلمێنێ شتیوانی و ڕوونادا. پەنجەرەکانیان دەکردەوە و بە چپام قسانیان لەناو خۆیاندا دەکرد. کوا پۆلیسەکە کە پێویستت بەو ناڕەسەنە نەبێ هەمیشە لەبەر لوتتدا قوت بۆتەوە ڕەنگە لەگەڵ یەکێک لە کارەکەرەکانی ئوتێلەکان باڕەکاندا خەوت بێ بانگی پۆلیسەکە بکەن دوای ئەوە یەکێک لە پەنجەرەیەکە و سەتلی ئەو ڕوو دەکات و نکە و ناڵەکە نامێنێ. ئەمە چییە؟ ئاوە؟ ئەمە ئیشێکی زیرەکانە بوو. ئیتر پەنجەرەکان دادەخران. ماری ئەو ژنەی ماڵەکی بۆ پاک دەکاتەوە ناڕەزایی خۆی دەردەبڕی لە بەرەوەی ڕۆژی کارکردن کراوە بە 8 ساعت و دەڵێت ئەگەر پیاوەکانمان تا ساعت 6 ئیشیان بکردایە نیان دەتوانی بۆ جۆرە خۆیان سەرخۆش بکەن ئەنجا بێنەوە ماڵەوە و زۆربەی ڕۆژانەکەشان لە عەرەقدا خەرج بکەن بەڵام کە تا 5 ئیش بکەن ئەوە هەموو شوێ دەخۆنەوە و پارەش لە گیرفانماندا نامێنێ. تەنها ژنەکرێ کارازارکەمکردنەوەی کاتی کارکردن دەچێژێ. لەم ساتەدا ئافرەتەکە گوتی حەزت لە تۆزی شۆربای دینیە؟ نە زۆر سوپاست دەکەم ئەم بەڕاستی شۆربای چاکە تۆزێکی دیکەش بخۆ حەز دەکەم نەختی ویسکی سۆدا بخۆمەوە ئەمەیان سوودی بۆت نییە بەڵێ زیانی بۆم دەبێ. کۆلپۆرتەر گەورانیەکی نووسی و ئاوازیشی بۆ دانا دەزانم تۆ منت زۆر خۆش دەوێ باش دەزانم من حەز دەکەم بتبینم عەرەق دەخۆیتەوە بەڵێ دەزانم ئەوەندە هەیە زیانم پێدەگەیەنێ. بەخۆی گوت کە دەڕۆیت دەتوانم بە هەوەسی خۆم بخۆمەوە. نە بە هەوەسی خۆم نا بەڵکو چیم لەژێر چنگدا بێ. زۆر زیاد لە پێویست ماندوو بوو دەیویست چاوێک لێک بنێ و کەمێک بخەوێ. بێدەنگ بوو چاوی بەدەم و چاوی مەرگ نەکەوت. بێدەنگ بوو چاوی بەدەم و چاوی مەرگ نەکەوت. ڕەنگەیسە لە جادەیەکی دیکەدا بسوڕێتەوە. ڕەموزنەکانی مەرگ دوودوو بە سواری پاسکیل دەچنە وێزەی خەڵکی و بێدەنگ بەسەر بەردەغەرخراوەکانی ڕۆگاکەەوە دێن و دەچن. نە قەت هیچی دەربارەی پاریس نەنووسی. ئەو پاریسی زۆر لە دڵیدا خۆشەویست بوو بەڵام ئەی چی دەڵێیت دەربارەی هەموو شتانی نێتوانی لەسەریان بنووسێ. چی دەربارەی کێڵگەپڕ لە ڕەشە وڵاخ و وڵاخی بەرزە دەڵێیت یان ئاوازوڵاڵەکانی جۆگە لە ئاودێریەکان و سەوزێ گەشەکەی سێپەڕە بە مەجازەکەدا تا سەربانەکان کسەرکەوت. لە هاوینیشدا ڕەشە وڵاخەکان وەک کەڵکێوی چست و چالاک بوون. باشۆیەکی دەربارەی بۆ ڕۆ سیستە ڕووی ڕەشە وڵاخەکان دەڵێت کە پایزان لە لێژاییەکە و بەرەو خوارج دەکردنەوە یان لوتکە بڵندەکەی پشتیاکان و چشکیێواران کە مرۆڤ بە سواری ماینەوە و لە بەرتیشکی مانگەشەودا بە مەجازەکەدا بەرەو خوار دەبێتەوە و ئەو بەریشیوەکەش بە تەواوی دەدرەوشایەوە. ئێستا هاتەوە بیری چۆن شوێکیان بەناو دارستانەکەدا تێپەڕی و چاوی هیچ شتێکی نەدەبینی و دەستی بە کەلکی ماینەکەوە گرت. گشتە و حەکایەتانی بەتەما بوو بیان نووسی هاتنەوە یادی. ئەی دەربارەی منداڵە شێتۆکەکەی کۆرسی کنیسکەکەت دەڵێ چی؟ لە کێڵگەکەدا بەجیان هێشت و تێیان گەیان نابێ کەس دەست لە ئاخەڵەکە بدات و ئەو پیرەمێردە زۆڵەی پێشتر منداڵەکە ئیشی لا دەکرد و لێدا بوو. وەستا و داوای لەوەڕی بۆ وڵاخەکەی کرد و منداڵەکەش نەیدایە و پیرەش پێی دەڵێ ئەگەر نەیداتێ دووبارە لێ دەداتەوە و منداڵەکەشی چوە مۆبەقەکە و تفۆنگێکی هێنا کە پیرەمێردەکە لە کەنوەکە نزیک بۆەوە فیشەکێکی پێوەنا کە گەڕانەوە جەڵگەکە هەفتەیەک بوو پیرەمێرد کوژرا بوو لە گەورە ڕەشەوڵاخەکاندا شەختەوە و سەرما ڕقی کردبوو سەکیش هەندێکی لێ خواردبوو. بەڵام تۆ پاشماوەی پیرەمێردت لە بەتانیەکە و پێچاو بە گوریستێک بەستت و خستە سەر عاربانێکی خلیسکێنە و بە منداڵەکەت گوت یارمەتیت بدات و عارەبانەکە ڕابکێشێ. بەو جۆرە هەردووتان عارەبانەکەتان لێخوڕی تا سەر ڕێگاکە. دوای ئەوە 6 میلت بڕی تا بگەیتە شار و منداڵەکە بدەیتە دەست پۆلیس. ئەویش بیاگە لە مەسەلەی گرتن وای دەزانی باشی کرد و ئەرکی خۆی بەجێهێناوە و تۆش هاوڕێی ئەویت و پێویستە خەڵات بکرێ. یارمەتی گوازنەوەی پیرەمێردەی تا هەموو کەس بزانێ چەند کابرایەکی خراب و چۆنیش ویستی لەو ئاخڵی مافی پێوە نەبوو بدزێ کە پارێزگای ناوچەکە کە لە بچی کردە دەست بڕوای بە چاوی خۆی نەکرد. پاشان دەستی بە گریانێکی بەکوڵ کرد. ئەوە چیرۆکێک بوودەی ناو ڕۆژە لە ڕۆژان بینوسێ بەلایەنی کەمە و 20 چیرۆکی چاکی دیکەی دەربارەی ئەو ناوچەیە دەزانی بەڵام بۆی نەکرا هیچیان بنووسێ. بەڵام بۆ گوتی تۆ پێیان بڵێ بۆ ئەڵێ چی عەزیزەکەم هیچ ئێستا لەوەتیامی دەستکەوتە زۆر ناخواتەوە ئەگەر ماو نەمردەبێن نە دەربارەیە ئەم منافرەتەکانی دیکە نەنووسێ. دەوڵەمەندەکان پیاویان بێزار دەکرد و زیاد لە پێویستیان خواردەوە و تاوڵەیان دەکرد بێزرا و بێتام ژانیان دەبردەسەر. جولیانە بەسە زمانەکەی هاتەوەیەت چۆن هەر لە خۆی لە دەوڵەمەندەکان دەترسا چۆنیش ڕۆژێکیان کە چیرۆکی نووسی بەم جۆرە دەستی پێکرد. دەوڵەمەندە گەورەکان لە من و تۆ زۆر جیاوازن چۆن هەندێک کەس بە جولیانیان گوت بەڵێ چونکە پارێ زیاتریان هەیە
بەڵام جولیانام قسەی بە جوانی نەزانی و بڕوای وابوو ئەوان ڕەگەزێکی دایبەتن و سیحرێکی سیر دەوری داون تا بۆی دەرکەوتوانین ئەو دۆزینەوەی لە هەموو شتێک زیاتر تێکی شکاند. بێزی لەوانە دەهاتەوە کە بەرگیت تنگانە ناگرن و تێک دەشکێن. ڕۆژێکیان بەخۆی گوت دەتوانی بەسەر هەموو شتێکدا زاڵ ببم چونکە هیچ شتێک نییە زیانم پێ بگەێنێ ئەگەر پشت گوێی خەم و گوێی نەدەمێ. باشە چیتر گوێ بە مردن نادا تەنها لە یەک شت دەترسا ئەویش ئازار بوو. دەیتوانی وەک هەر پیاوێکی دی بەرگی ئازار بگرێ بە مەرجێ زیاد لە پێویست و زۆرتون نەبێ بە ڕادەیەک هێزی وەرگری لە ناوبەرێ. بەڵام لێرەدا ڕوبەڕووی شتێک بۆتەوە کە ئازارێکی کوشندەی پێگەیان تاوەکو هەستی کرد خەرکە پشتی دەشکێنێ ئیتر ئازارەکە کەم بووە و نەما. بیری کەوتەوە چۆن ویلیامز ئەفسەری سەربۆمباکان پێشمامەیەکی زۆر کاتی چوو بوو تە لە دڕکاویەکان ببڕێ. یەکێک لە سەربازەکانی دەورەیەکی ئەڵمانی نارنجۆکێکی تێگرت و دەستی بە هەوار و پاڕانەوە کرد بەشک و یەکێک بیکوژێ. ویلیامز کابرایەکی قەڵەوی زۆر ئازاو ئەفسەرێکی سەرکەوتوو بوو لەگەڵەوەشدا تۆزی هەڵەشە بوو بەڵام ئەو شەواڵمانەکان بە پرۆجەکتەر بینیان و کەوتە دواوی تە لە دڕکاویەکانەوە و ڕێخۆڵەکانی بەسەریاندا بڵاو بووەوە کە بە زیندوێتی فریای کەوتن و هێنایانەوە ناچار بوون بۆی ببڕنەوە. ئەویش هاواری کرد هاری بۆ خاتری مەسیح گولەیەکم پێوەنێ گولەیەکم پێوە بنێ. ڕۆژێکیان لەسەر بیرۆکەیەک مشتومڕیان بوو ئەویشەوە بوو کە خوا هیچ شتێ لە دوانەی مرۆڤ بە دەرناخاتە ئاستۆی. هەندێکیان بەڵگەی ئەوەیان هێنایەوە کە ئازار جاروبار بە شێوەیەکی ئۆتۆماتیکی نامێنێ. بەڵام ئەو شەوە بەردەوام بیری لە ویلیامز دەکردەوە کە بە هیچ جۆری ئازارەکی نەڕەویەوە تا هەرچی حەبی مۆرفینی هەبوو دایە و هەر سوودیشی نەبوو. هەرچیەک بێدەوەی ئێستا بەدەستیەوە دەناڵێنێ ئەگەر بەرەو خراپتر نەچێت زۆر ئاسانە و پێویست بە هیچ دڵەڕاوکیەک ناکە تەنهاوە نەبێ حەزی دەکرد چەند هاوڕێکی دیکەی لەگەڵا بووایە. هەندێک بیری لەو هاوڕێیانە کردەوە کاواتی دەخواست بەلایەوە بوونایە لە دڵی خۆیدا گوتی نە کە شتێک لەسەر خۆ زیاد لە پێویست دەکەی زیاد لە پێویستی شتێکدا دواب بکەوی ناشێت چاوەڕێەوە بیت خەڵکەکەی لەوێ مابن. هەمویان ڕۆیشتون و خۆشخوانیش بڵاوی لێکرد و تۆشی وا بە تەنیا لەگەڵ خانەخۆیەکەت داماویتەوە تۆشی وا بە تەنیا لەگەڵ خانەخوێکەت داماویتەوە. کەمێ بیری کردەوە من لە هەموو شتێ بێزارم تەناند لەم گیانە ئەڵڵایەشم. بە دەنگێکی بەرز گوتی بەڕاستی شتێکی ناخۆشە. چییە؟ ناخۆشی یازیزەکەم هەر شتێک مرۆڤ بۆ ماوەیەکی دوور و درێژ و زیاد لە پێویست بیکات. تەماشای دەموچاوی کرد کە دەکەوتە نێوان ئەو ئاگرەکەوە لەسەر کورسێک دانیشت بوو کەمێ خۆی بۆ دواوە لار کردبووەوە. تشکی ئاگرەکە بەسەر ئیسکە سوکەکەیەوە دەدرەوشایەوە و دەیتوانی باسانی و چاوە خەواڵوەکانی ببینێ. ڕاستەخۆ لەو دووڕووناکیەکە و گوێ لە دەنگی کەمتیارەکە بوو. گوتی دەمنووسی بەڵام هیلاک بووم دەتوانی بخەوی؟ بێگومان ئەیتوو بۆ ناچی بخەوی؟ حەز دەکەم لەگەڵت دانیشم. لە ژنەکەی پرسی هەز بە هیچ شتێکی سێر ناکەیت؟ نە بەڵام نەختی خەواڵوم. گوتی کەچی من هەز بە شتێکی سێر دەکەم. لەو ساتەدا هەستی کرد و بارە مەرگ لێ نزیک دەبێتەوە. گوتی دەزانی تەنها شتێک لە دەستم نەدا بێ خۆتی هەڵقورتاندنە. تۆ هیچ شتێکت لە دەست نەچووە. تۆ لە هەموو پیاوانی بە درێژایی تەمەنم ناسی و من تۆوتر و کامەڵتری. گوتی وەی خوایە مافرەتە چەندەنە مافە ئەمە چیە دڵت وات پێ دەڵێ؟ چونکە هەر لەو ساتەدا مەرگ هات و سەری نایە سەر قەڵەوێڵەکە. دەیتوانی هەست بە هەناسەکانی بکات. بافرەتەکەی گوت هەرگیز بڕوا بە حەقایەتی ئەم داسوکە لەسەرە نەکەی. لەوانەیە مەرگ لە دوو پۆلیسی پایسکل سواردا یان لە باڵندەیەکدا بێتە دی. لەوانەشە لە مۆزێکی فشی وەک لە مۆزی کەمتیاری هەبێ وا خەریکە بەسەر لێشە هەنگاو دەنێ بەڵام هیچ شێوە و سیمایەکی نەبوو تەنها بۆ شەیەکی پڕ دەکردەوە هیچیکە پێی بڵێ با بڕوە. بەڵام لە جوێتیەوەی بڕوە کەمێکی دی هاتەوە پێشەوە. پێیگوت کوڕی قەحبەی بۆگەن هەناسەیەکی پیست هەیە. بەڵام ئەو هەر لێ نزیک دەبەوە. ئەوەندەی لێ نزیک بۆەوە چیتر لە توانای دەنەما یەک وشەی لەزار بێتە دەر. کەمارەك بینی ئەم ناتوانێت قسە بکات زیاتر لێ چووە پێشەوە. ویستی بێ قسەکردن لە خۆی دوورخاتەوە بەڵام هەر بەسەر لاشیدا دەهات تا بەتەواوی سواری سنگی بوو. لەو کاتێ مەرگ خۆی بەسەر یادا بوو نەقسەی بۆ دەکرا و نەجوڵا. گوێ لێ بۆ ئافرەتەکە گوتی بوانە خەوی لێکەوتووە قەرەوێڵەکەی زۆر لەسەر خۆ هەڵبگرن و بیبەنە ناو ڕەشماڵەکە. توانایەوەی نەبوو پێ بڵێ مەرگم لێ دوور خەرەوە. بە جۆرە سواری سنگی ببوو بە جۆری سواری سنگی ببوو تەنانەت نەی دەتوانی هەناسەش بدات. بەڵام کە قەرەوێڵەکەیان هەڵگرت هەموو شتێک تەواو بوو. قورسایەکی سەرسنگی نەما. زۆری پێنەچوو بەیانیدا و گوێ لە گرمەی فڕۆکەکە بوو لە پێشدا زۆر بچووک و دوایی بە بازنێکی پان خوڵایەوە و خزمەتکارەکان دەرپەڕینە دەرەوە و نەوتیان بەسەر دارەکاندا کرد و پوشیان خستە سەر و ئاگریان تێبەردا. لە هەردوو سەری زەویە تەختەکە و دوو گڕی گەورە بەرز بووە و شنەبەی بەیان بەرەو سەربازگەکە پاڵی پێوەدەنان. فڕۆکەکە دووجاری دی بەڵام جاریان بە نزمی خوڵایەوە و نیشتەوە و بەرز بووە و هێدی لەسەر وشکانیەکە نیشتەوە. دوای ئەوە کۆمپتنونی پیرەمێرد بە پانتۆڵێکی وەرزشی فرەوان و چاکەتێکی تەنکی خۆری و کڵاوێکی لەبادی بۆ ڕۆبەرەوە لای هات. کۆمپتۆن گوتی ئەوە چیتە کەڵە شێرە پیر؟ ئەوش وەڵامی دایەوە برینەکەی قاچم لێ پێس کردوم حەزت لێیە نانی بەیانی بخۆی؟ سوپاس پێش تۆزێ چام خواردەوە. وەک دەزانیەوە پەس مۆسە ناتوانم میم حساحی بیشبەرم چونکە تەنها جێ یەک کەسم هەیە
لۆریەکەشت بەڕێوەیە. هێلین کۆمپتۆنی برد بۆ پەنایەک و قسەی لەگەڵدا دەکرد کە گەڕایەوە زۆر لە پێشتر و خۆش و گەشاوتر بوو. پێیگوت هەر ئێستا دەتپەم و دوایی دێمەوە. میم ساحیب دەبم تەنها دەترسم ناچارم لە هەڕوشا بوەستم بۆ بەنزین وەرگرتن. باشتر وایە بڕۆین. ئەی چایەکە خۆ دەزانی گوێی نادەمێ. خزمەتکارەکان قەریوەڵەکەیان هەڵگرت و بە دەوری ڕەشماڵە سەوزەکانە پێچێکیان پێدا و بەناو تاشەبەردەکانە بەرەو خۆریان کردەوە بۆ تەشتەکە. لاگرەکەشان تێپەڕان کە هەرچەندە پوشەکەی تەواو بوو بەڵام با سووردەی گەشاندەوە تا گەیاندی فڕۆکە بچکۆلانەکە. باسانی بۆیان نەخرایەنە فڕۆگەکە بەڵام کە بردیانە ژوورەوە لەسەر کوشنە چەرمەکە پاڵکەوت و قاچی لە پشت کوشنەکەی کۆمپتۆن گیر کرد. کۆمپتۆن فڕۆکەکەی خستە ئیش و خواحافیزی لە هێلین و خزمەتکارەکان کرد کە گڕەگڕەکەی زیاد دەکرد و دەبووە ئەو گرمەکۆنی پێی. ئاشنا بۆ فڕۆگەکە ڕۆشت و کۆمپی هەوڵی دەدا خۆی لە شوێنی بەرازەکیویەکان لابدا. دەنگی بەرز بووە و لەگەڵ دواجوڵەیدا بەسەر و بۆ شەیاگرەکانی لێجاو دەکردە و بەرز بووەوە. لەو کاتەدا هەمویانی بینی وەستاو بوون و دەستیان ڕادەتەکاند. سەربازگری لێوار بانکەشی دی وەردە لە بەرچاو تەخت دەبوو. دەشتەکەشی لە دوور و پان و فراوان داهاتە پێشچاو. چای بە پنچک و دەوانەکان کەوت لەگەڵ زەویەکەدا تەخت بووبوون و شوێنبینی چیرەکانی پێوە دیار بوو. لەسەر خۆ بەرەو گۆمە و شکەڵاتۆکان کشابوون. ئاوی وای بینی لەوە پێشار نایدی بوون. تەنها پشتەپانە بچکۆلەکانی کرێکیویەکانی بەدی کرد. سەری گاگە لە جنۆکان کە بەسەر دەشتەکەدا ملیاندەنا لە خاڵە گەورەی دەکرد. بەڵام ئەمانە هەمووی کە سێبەرەکان پێگەشت پەرت و بڵاو بوونەوە تا بچووک دەبوون و وردە بە نەرمە خەر دەجوڵانەوە. دەشتەکەش تا چاو بڕکاتپان بووبەوە و زەردەیەکی بۆری دەنوان. لە بەردەمیشتا کۆمبی پیرەمێردت بە چاکەتە خوریەتەنکەکە و کڵاوە لە بادەبۆرەکەیەوە لێوە دیار بوو. لە دوای دەگەیشتنە سەربانەکان و جنۆکانیش بە دوا شوێن پێیەکانی پێشووی خۆیاندا سەردەکەوتن. پاشان بەسەر شاخەکان ئافڕین. لاپاڵەکانی تیژ لێژ بووبەوە و دارستان دەیپۆشی بوو پڕ بوو لە دار حەیزەرانی ڕق. ئەوجا سەر لە نوێ دارستانە چڕەکان لێوە دەرکەوت کە تیایان پەڕاند. بانەکان وردە لێژ دەبوونەوە. دەشتێکی دیکەیان لێ دەرکەوت. دەشتێکی گەرمی سووربا و گەرمیەکە فڕۆکەکەی لە ڕاندەوە و کۆمپی هاوڕیدایەوە بزانێت تا چڕادێک بەرگێم گەشتە دەگرێ و لە بەردەمیشیانە هێشتا کۆمەڵەچیاکی دیکەی بۆرما بوو. لە باتیەوەی بۆ ئاڕۆشا بڕۆن بەلای چەپا بەیاندایەوە دیار بهێشتا بەنزینیان مابوو. کە تەماشایەکی خوارەوەی کرد هەورێکی مێخەکی بینی بەسەر زەوی و ناو هەوادا بڵاو ببووەوە وەک سەردای بەفرەکە لەگەڵ بۆرانێکی ناکاودا دەبارێ و نازانین لە کوێوە هاتووە. لە دواییدا بۆی دەرکەوت کەڕەوە کولەیە و بەرەو باشوور دەڕۆن. پاشان لەوە دەچوو ڕۆ ڕۆژهەڵات بڕۆن. تاریکی داهات و لە هەموو لایەکەوە کەوتنە ناو ڕەشەبا و بارانەوە. باران وا بەلێزمە دەباری وایان دەزانی بەناو تافگەدا دەفڕن. کەمێکی پێچوو لەو تاریکیە دەرباز بوون و کۆمپی هاوڕیدایەوە زەردەخانەیەکی کرد و هێمای بۆ شتێک کرد. لە پێشانەوە تەنها لووتکە چوارگۆشەکەی کلیمانجاڕۆی دەبینی. بەقەدەرم دنیای پان و مەزن و بڵند و لە ڕووی هەتاوە بە شێوەیەکی باوەڕ پێ نەکراو دەبریسکایەوە. ئەو سابۆی دەرکەوت کە بۆ وێ دەچوون. لەو ساتەدا ناڵی کەمتیارەکە نەما بەڵام لەژێر پەردەی شەودا دەنگێکی مرۆڤانەی زۆر سەیری لێوە دەهات وەک دەنگی گریان. کافرەتەکە گوێی لێبوو هێشتا خەوبەری نەدابوو. ئەم دی و ئەو دیوی کرد. لە خەویە لە ماڵەوە بوو. شەوی پێش دەرکەوتنی کچەکەی بوو. لەسەر شانوی ژیانە کۆمەڵایەتیە گشتیەکە بە هەر جۆرێک بێت باوکیشی لەوێ بوو لە ڕادە بەدەر و شکومۆن بوو. پاشان دەنگی کەمتیارەکەوەندە بەرز بووبەوە لە خەو ڕێژڵەکان. ماوەیەک نەیزانی لەکوێ و زۆر ترسا. دوایی دەستی دایە لای تێک و تشکەکەی هەڕاستی قەرەوە لە سەفەرێکە کرد کە دوای خەوتنی هاری بردبیانە ناو ڕەشماڵەکەوە. چاوی بەلەشی کەوت لەژێر کولەکەدا بەڵام قاچی لێ درێژ کردبوو بەلایەکی قەرەوێڵەکەدا شۆڕ ببووە و لەفافەکانی کەوتبوونە سەر زەوی. توانای تەماشاکردنی نەبوو. هاواری کرد مۆڵۆ. دوای گوتی هاری. پاشان دەنگی لێ بەرز کردەوە و هاواری کرد هاری تکایە. نەوەڵامی دەستکەوت و نەگوێشی لە هەناسەی بوو. لە دەروی ڕەشماڵەکە کەمتیارەکە و دەنگە سەیری لێوە هات کە پێشتر لە خەوی هەڵساند بەڵام ئەم نەیتوانی گوێی لێبێ چونکە دڵی زۆر بە توندی لێ دەدا. کۆتایی ڕۆمانی بەفری کلیمانجارۆ.